دانیتان باش، ڕۆژتان باش بۆ هیوایە ئەمڕۆژ ڕۆژێکی نوێ بێت و ڕۆژێکی باش بێت بۆ هەمووتان و بە وزەیەکی زۆرەوە لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ بکەن. لەناو ئەم هەموو جەنجاڵی ئەو نەخۆشیەکان یاخود بڵێن ناخۆشیەکانیش لەگەڵ کۆرۆنا لەگەڵ ئەو قەیرانانەی کە لەگەڵ عێراقا هەیە، بەڵام هەندێک جار هێشتا شتە جوانەکان ماوە و هێشتا زۆربەی ئەو کار و چالاکیانە ماوەکە جیا لەو هەموو ناخۆشیانە ئاوەدانیەک ئەداتەوە بە ژیان. وا دیارە یاخود بەم نزیکانە کە هەڵدەسن بە ڕێخستنی شاجوان یاخود بڵێن شاجوانی عێراق هەڵدەبژێردرێ بۆ مەبەستەش چەندین کچی گەنج یاخود چەندین کەس خۆیان کاندید کردووە تا بەشدار بن و کێبڕکێ بکەن بۆی کە ببنە شاجوانی عێراق. بێگومان یەکێکیش لەوانە کاندیدە کە لە شاری هەولێرەوە بەشداری کردو و ئێمەش ئەمڕۆ میوانداریەکەین. جگەلەوە بڕگە و بابەتی دیکەشمان هەیە کە سەرنجڕاکێشن و پەرسوود و زانیاریشن. بەڵام دەستپێکی پرۆگرامەکە بە کورتەیەک لە هەواڵەکان دەبێت و دواتریش دەچینەوە ناو بەرگە و بابەتەکانی دیکە. حکوومەتی عێراق پشووی ڕۆژانی جەژنی قوربانی ڕاگەاند و لە ڕۆژانی جەژنیشدا هاتوچۆ قەدەغە دەکرێت. میدیاکانی عێراق بڵاویان کردەوە کە ئەنجومەنی وەزیرانی عێراق پشووی ڕۆژانی جەژنی قوربانی دیاری کرد کە لە ڕۆژانی یەکشەممە 18 تەمووز تا ڕۆژی پێنجشەممە 22 تەمووز بەردەوام دەبێت. هەر بەپێی هەواڵی میدیاکانی عێراق لەگەڵ پشووی ڕۆژانی جەژنی قوربانی پیرۆز قەدەغەی سەرتاسەری لە تەواوی عێراق جێبەجێ دەکرێت بۆ ئەوەی ڕێگری لە شەپۆلی سێمی کۆرۆنا بکرێت. بەم زوانە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق سەردانی ئەمریکا دەکات. سەرچاوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بە میدیاکانی ڕاگەیاندووە 2 هەفتە لەمەوبەر مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لەلایەن ئەمریکا بانگێشنامەی بۆ هاتووە. سەرچاوەکە ئاماژەی بەوەش کردووە لە کۆتای ئەم مانگە مستەفا کازمی سەردانی واشنتن دەکات و لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆ دەبێتەوە دیالۆگی استراتیژی و قۆناغی داهاتووی بەڕێوەبردن و چەند پرسێکی دیکە تاوتوێ دەکەن. ڕوحانی ڕای دەگەێنێت ڕۆژانە 500,000 کەس لە ئێران ڤاکسین وەردەگرێت. حەسەن ڕوحانی سەرۆکۆماری ئێران لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ڕایگەن. 7 مانگ خەڵکی ئێران گیرۆدەی 17 مانگە خەڵکی ئێران گیرۆدەی ڤایرۆسی کۆرۆنایە و تا ئێستاش مەترسی ئەو ڤایرۆسە هەیە. ڕۆحانی ئاماژەی بەوەش کرد ئامادەی باشی خەڵک بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا هەیە و ڕۆژانە 500,000 کەس ڤاکسین وەردەگرێت. لە ڕاگەاندراوێکی هاوبەشدا وەزیرانی دارایی وڵاتانی G20 هۆشداری دەدەن لە مەترسیەکانی بڵاوبوونەوەی زیاتری کۆرۆنای دەلتای هیندی لەسەر ئابووری جیهان. لە ڕاگەاندراوەکەدا هاتووە لە کاتێکدا ئابووری جیهان بەهۆی خێراکردنی پرۆسەی پێدانی ڤاکسین بەرەو گەشانەوەیە، بەڵام تا دێت ژمارەی توشبووان بە کۆرۆنای دەلتا لە وڵاتانی ئاسیا و ئەفریقا و ئەوروپا و ئەمریکا لە زیادبووندایە. ئەوەش دەبێتە ئاستان لە بەردەم بوژانەوەی دارایی و ئابووری لە سەرتاسەری جیهان. ئەرجنتین دوای برنەوەی لە بەرازیل بووە پاڵەوانی کوپا ئەمریکا. دوایەوەی ئەرجنتین لە یاری کۆتایی کوپا ئەمریکا 2021 بە گۆڵێکی بێبەرامبەر لە بەرازیلی بردەوە نازناوی پاڵەوانی کوپا ئەمریکای بەدەستهێنا. تاکە گۆڵەکەی تانگۆ لە خولەکی 21 گێمی یەکەم لە ڕێگەی یاریزان ئەنخێل دیماریەوە بوو. ئەرجنتین بەم بردنەوەیە بووە خاوەنی 15 نازناوی کوپا ئەمریکا و دوای 28 ساڵیش یەکەم جارە نازناوێکی نێودەوڵەتی بەدەست دەهێنێت. هاوکات یەکەم جارە لە مێژووی کۆپا ئەمریکا بەرازیل لەسەر خاکی خۆی دەدۆڕێت و دوای 26 ساڵ لەو پاڵەوانێتیە با هەڵبژاردەی تانگۆ دەدۆڕێت. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن.
دوایەوەی فستیڤالەکان دەستیان پێ کردوتەوە چونکە ماوەیەکی زۆر بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و لە جیهاندا کارە هونەری و فستیڤالە گەورەکان دواخران بەڵام ئێستا وردەوردە دەستی پێ کردوتەوە بێگومان فیلمی کوردیش فیلمی درێژ بە یاخود کورتە فیلم بێ یەکێکن لەو فیلمانەی کە لە ناو فستیڤالەکانی زۆربەی وڵاتاندا بەشداریان کردووە بۆیە فیلمی کوردی بە ناوی گۆڤەندە عەلیوزین بۆ چلەمین فستیڤالی نێودەوڵەتی ئیستانبول هەڵبژێردرا لە ناوڕۆکی فیلمەکەدا دایکێک دەیەوێت بە بۆنەی کوشتنی کوڕەکەی ئاهەنگێک ساز بکات داواکاریەکەشی لە ناو کورد دەبێتە جێگەی سەرسوڕمان و دروستبوونی ناکۆکی خبر دایزین هەستە وانە عەلیمە بەرە مەزانە خان دەبێت دەرێ فیلما کوردیە بناوێ گۆڤەندە عەلیوزین و دەرهێنەریەوەی مەحمەد عەلی کۆناری کوردێ ji بîn goleyê dike promîyara wê di çilemîn Festîvala Fîlman a Navneteweyî ya Îstanbolê de pêkat. Ne cayîze ku nehe. Em ê bibîne benîşe ser devê xelkê. Ji zideyî 10 fîlmên ku bo pêşbaziya Festîvala Îstanbolê hatine hilbijartin, yek ji wan jî fîlma Govenda Alîwuzîn e. Dayekek Kurd e ku sozdaya xwe dixwaze ew sozaya xwe bîne cî ji ber ku lawê wê ji aliyê polîsên Tirkan hatiye kuştin. Esasa fîlmê fîlma şîn e, fîlma matem e. Dixwast ez çîrokên ew dayekê Kurd bînim ziman. Kengê Hortek tê kuştin û cenazeyê wî cara ewîl kengê dibin mal dayik ya jem bêjin xuşka wî dibîne û dibêje na ew ne mirinê wî ew xelebaliq ew însanên em bêjin ew kêbûyî ew hatin govenda wî hatin daweta wî çünkü ew bar bo wê girantî û naxwaze ew realîte qebûl bike û diçe înkarê min xwast ez ew ê bînim ziman ew çima wisa ye li ser vê fikrê min fîlmek çêkir. Fîlm li gundekî bajarê Bîngoleyê Bakurê Kurdistanê bi sê zaravayên zimanê Kurdî, Kurmancî, Soranî û Kirmanckî hatiye kişandin. Dayezin rindaniye Ez keça malê bûm, karaktera Gulrenk bûm. Bazı rojek gelek xweş bûbû min. Yani hem maliyê ekipte hem ji aliyê tiştendin de. û hazirî piçekî zehmet bû ji ber ku karakterek hinek zehmet bû lê bi min xweş bû. ji destê min heftê gelek bû min balkêşa tiştê ku em navdane zêdetir hin tişte me di jiyanê de bîra merv diçin lev ser esasekî û sasekînê ku mirin jiyan rastî nav hev dane lê tiştekî dine yani mirin ne tenê ku laşê merv biçe mer rolê radbe û daha zêdetir giringiya wî çêdibe ew jî li ser wî sekinî bû. İdi bes. Tu xwedê de bijî tiştê berde îdî bes. Derhênerê Kurd Mehmed Alî Konarî ragihand wan fîlma Govenda Alîwuzîn bo pêşbaziya festîvalên cuda yên navdewletî jî şandine. Tê çawerêkirin di wan festîvalan de jî fîlm were nîşandan. Kurakam bû li min torawî. Min nazanim em dunya rojê heşewa. Ercan Kurdistan 24 İstanbul. dayê nevazin heqet elezo hin biqetiya mesele aqilniya mesele zerra با بەیەکەوە بینەری ڕەوشی کەشوهای شارەکانی کوردستان بین.
ئێمە زۆر بەمان ڕۆژاناڵین پلەکانی گەرما بەرز بۆ تۆ یا جەوەکە زۆر گەرمە بەڵام ئێستا باسی واکەین بزانین چ ناوچێک گەرماکەی زۆر زۆر لێرە زیاترە یاخود کام ناوچانن کە لە جیهاندا بە گەرمترین ناوچەکان ناسێنراونەویش وەزگەی بلاسفێری لە کەشوهەوە ناوی دە ناوچێ بڵاو کردوتەوە کە لە ماوەی 24 کاتژمێرە بەرزترین پلەی گەرمایان تێدا تۆمارەکرێت و لە دە ناوچەیە چواریان لە عێراقا لە ناو دە ناوچەکەدا فڕۆکەخانەی بەسرە لە پلەی سێمیشدایە ئەوەندە گەرمە بە گوێرەی ڕیزبەندی دا گەرمترین ناوچەی جیهان کە لەلایەن وێزگی بلاسیفێلی لە کالیفۆرنیا بڵاو کراوەتەوە بەم شێوەیە ناوچەی لوفی لە سامووە بەرزترین پلەی گەرمای تێدا تۆمارکراوە بە 53 پلە و ناوچەی دارفار لە تاجاکستان پلەی دووەمە بە 51 پلەی سەدی و فڕۆکەخانەی بەسرە پلەی سێمی گرتووە لە 50.8 پلەی سەدی. هەروەها دوو ناوچەی دیکەی پارێزگای میسان و ناوچەیەکی پارێزگای بەسرە لە دە گەرمترین ناوچەکانی جیهان لە ماوەی 24 کاتژمێردا دیاری کراون. ساڵانە لە وەرزی بەهارە ژمارەیەکی زۆر حاجی لەقلەق سەردانی گوندی کۆشچۆ لە پارێزگای دەرسمی باکووری کوردستانەکەن و بە درێژایی وەرزی گەرما و هاوین لەسەر دەریاچە و کەناراوەکانی ئەو ناوچەیە دەمێنەوە. هەر بۆیە ناوی گوندەکەش کۆشچۆیە واتە باڵندە دۆست. حاجی لەقلەقەکان زیاتر لە 15,000 هێلا یاخود بڵێن لە 15,000 هێلانیان لەو گوندە هەیە و 40 دانشیان ئێستا خۆیان زیاتر بوون زۆر لەوە زیاتر بوون چونکە بچکیان کردووە و ساڵانە لە مانگی سێوە یەنە ئەو ناوچانە و لەسەر ستونەکانی کارەبا هێلانە دروست دەکەن و دواوەی کە بچکەکانیان گەورە بوو فێری فڕین بوون لە مانگی هەشدا وردەوردە و ناوچێش بەجێ هێڵن. گوندی کوشتووی سەر بە قەزای ماڵاتگرد لە دەرسمی باکووری کوردستان خاوەنی سروشتێکی تێک نەدرا و شوێنەواری مێژووی و چەندین گیانلەبەری کێویە. ساڵانەش لە وەرزی بەهاردا میوانداری لەقلەقەکان دەکات. ئەو دیمەنە ناوازانەش کە هەر وەرزە و بە جۆرێک خۆی دەنوێنێت بووەتە جێگەی سەرنجی گەشتیاران و هاوڵاتیانی ناوچەکە. دانیشتوانی گوندی کۆشچۆ بە جۆرێک دڵخۆشن کە لە مانگی دووەوە چاوەڕێی لەقلەقەکان دەکەن بۆ گوندەکەیان. لە تەمەنی منداڵی منەوە لەقلەقەکان لێرن لە مانجی 3 بۆ 4 دێنە گوندەکەمان و هێلانە دروست دەکەن. سەرەتا مەیەکە دێت و دوای هەفتەیەک یان 10 ڕۆژ نێرەکەش دێت. هەندێکیان هێلکەیەک یان دوان و یان زیاتریش دەکەن کە بەهاران لەقلەقەکان دەنێرە خەریکە لە خۆشیان باڵ دەگرین. ناوی گوندەکەشمان بۆیە ناوی کوشتیە بەواتای باڵندە دۆست دێ چونکە کاتی خۆی زۆر جۆر باڵندەی لێژیاون. ژمارەی لەقلەقەکان لە ساڵانی ڕابردوو زۆرتر بوون لە نزیکی ڕووبارەکەی گوندی کۆشچۆ بەڵام بەهۆی دروستکردنی بەندا و لەسەر ڕووبارەکە هێلانەکانیان کەمی کرد. یەکێکی دیکە لە دانیشتوانی گوندەکەش باس لە لەقلەقەکان دەکات و پێی وایە هاتنی ئەو باڵندەیە وەک هاتنی مژدەی بەهار و وەرزێکی جوانی سروشتە. منداڵەکان ئێمە لە مانگی دوو چاوەڕێی لەقلەقەکانن کە هاتن دڵخۆش دەبن. کاتێک دەیانبینن بەچکە دەکەن و زیاد دەکەن زۆر دڵخۆشە بین. ئەوان بوون بە هاوڕێمان نزیکی مانگی 8 دوای ئەوەی بێچۆکانیان گەورە بوون و فێری فڕین بوون دەڕۆن. ژمارەی لەقلەقەکان لە گوندی کۆشچۆی دەرسیم لە زیاد بووندان زیاتر لە 15 هێلانیان هەیە و ژمارەیان زیاتر لە 40 دانەیە. ئەوان ساڵانێکی دوور و درێژ هێلانیان لەسەر ستونە کارەباییەکان و میچی خانووەکان دروست کردووە بەهۆی دەوڵەمەندی ئەم قەزایە بە گژ و گیاو سەرچاوەکانی ئاو هەبوونی خۆراکی باش لە مانگی ئادار تاکو و ئەیلول میوانداری ژمارەیەکی زۆر لەقلەق دەکات. دوای 2 ساڵ لە دایکبوونی بێچۆفیلێک لە ئیزمیر بۆ یەکەم جار ئەم بێچۆکە بردرایە ناو پارکی سروشتی شارەکە و ڕووبەری 15,000 مەتر زەوی بۆ فیلەکە دابین کراوە. هاوڵاتیان و سەردانیکاران گەشتیاران لە دووری چەند مەترێکەوە وێنێ دەچرکێنن و دەچن سێری بێچۆفیلەکە دەکەن و بەشێک لە کاتەکانیان لەگەڵیدا بەسەر دەبن.
بە گومزانی تەمەن 25 ساڵە و دوای نزیکەی 2 ساڵ لە پرۆسەی زاوزێ ئەم بێچوە فیلەی بوو لە کاتی لەدایک بوونیشتا کێشی بێچوەکە 124 کیلۆگرام بوو لە کاتێکدا لەگەڵ لەدایک بوونی دوو بێچوەکەی دیکە کاتیان بەسەر دەبرد بوونە جێی سەرنجی سەردانکەران و پارکەکە و لە ناو پارکەکەشدا ڕوبەرێکی 15,000 متریان بۆ جیاکراوەتەوە. 2014 yılından beri işte İzmir doğmuştu. لە کۆتایی قۆناغی سنووردارکردنی هاتوچۆم بەچکەفیلە لەدایک بوو ئەمیش لە دوای ئیزمیر و دەنزلی سێمین بەچکەفیلی بە گومجان و واینەرە هەر لەگەڵ لەدایک بوونودا لە کەشێکی داخراودا هەڵدرایەوە بەم جۆرە ئێستا خێزانش 5 کەسین ئەم فیلانە لە ناو پارکەکەدا ڕوبەرێکی 15,000 متریان بۆ جیاکراوەتەوە و لەوێ دەژین بێچوە فیلە نوێیەکە بۆ یەکەم جار لە باخچەدا هاتوچۆی کرد. Kapalının bitiminde ziyaretçilerimizle birlikte بەرپرسان و سەرپەرشتیارانی پارکی سروشتی ئیزمیر کەش و هەوایەکی گونجاویان بۆ فیلەکان ڕەخساندە و هەموو خواردن و شوێنی خۆفیانەکردنەوە و مانەوەیان بۆ دابین کراوە هاوڵاتیان و گەشتیارانش لە دووری چەند مەترێکەوە تەماشایان دەکەن و وێنەیان تۆمار دەکەن. لە کاتی گەرما دەستنە ناو مەلەوانگە و خۆیان فێنک دەکەنەوە بۆ خۆپاکردنەوەیان لە مێش و مەگەز بەلووتیان لم بە خۆیاندا دەکەن سەوزە و میوەیان دەدەینێ زۆر حەزیان لە هەنجیری وشکە هەروەها ترێ ڕەش و کاهوو. Bir saat 2 saat alanda gezdikten sonra tekrar içeri alıyoruz. فیلێک نزیکەی 2 ساڵ و لە کاتی سەرەتای بڵاوبوونەوەی کۆڕۆنا بێسوێشی دەبێت و لە کاتی لەدایک بوونیشدا کێشی 124 کیلۆگرام بووە لەگەڵ لەدایک بوونی بێچوە فیلەکە بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی پارک و شوێنە گشتەکان داخران بۆیە دوای 2 ساڵ بردایە دەرەوە و لە ناو پارکێکی سروشتی شوێنێکی 15,000 متریان بۆ دابینگرا ڕۆژانەش هاوڵاتیان و گەشتیاران سەردانی پارکەکە دەکەن و وێنەی فیلەکان دەچرکێنن. ئێستا دێنە سەر تۆری پرۆگرامەکەیم ڕۆمان کە وەکو لە سەرەتاشەوە ئاماژەم پێکرد هەڵبژاردننی شاجوانی عێراق نزیک بۆتەوە کاتەکەی ئێمەش میوانداری کاندیدی هەولێرمان کردووە کەویش بەهرە خاتونە بەهرە محەممەد لێرە لەگەڵمانە کە کاندیدی هەولێرە بۆ شاجوانی عێراق بەخێر هاتی خاتون بەیانیت باش باشتر زۆر سپاس. بەهرە خان چۆن قەراردا بچیت خۆت کاندیدکەی بۆ هەڵبژاردننی شاجوانی عێراق ئەو میکانیزمانە چی بوو کە ئەبێ بیکەن و ئامادەکاری بۆ بکەن؟ بەڵێ سەرەتا دەستخۆشتانی دەکەم پێتان گوتم لەو بەرنامێ ڕاستی سەرەتا کە بڵاویان کردەوە ئەم پێشتر هەر بەتەما بووم ئیتر کوردستان بیان عێراق بووی بەس چاوەڕێ هەلێکم دەکرد لەوانەیە هەموو کات شایستە نەبێت خۆت کاندیدکەی یان لە تەمەنێک شایستە نەبی تەکید بیکە دەرناچی نەچی باشترە یعنی بە کوردەکەی خۆمان قسەی خۆت خەسار نەکەی باشە کە بینیم لینکەکەیان بڵاو کردووە لە یەکەم بڵاوکردنەوە یەکسەر من پڕم کردەوە لینکەکەم پڕ کردەوە و حەزیشم لێ بوو بەڕاستی و توانیم سەرکەومە کومیس ئەربیل هێشتاش فایناڵمان مایە ئیشاڵە کۆتایی ئەم مانگان ڕەنگان دەست پێ بکات لە فایناڵ لە بەغدا دەکرێت. زۆر باشە ماوەی چەند ڕۆژەوە دەستان کردووە وە کارەکانی چی بووە لێرە بەشداریت کردو پەیوەندیت پێوە کردوون یان لەکوێ ئێوە ئامادەکاریەکانەکەن؟ بەڵێ وەکو دەست پێکردن سەرەتا ئەوانەی کوردستان لێرە دەستیان پێکرد بەڵام دواتر کە لە ڕێ هەندێک ئیشوشتیوە مەسەلەن کاندیدەکانی ئێرانە پێویستە لیژنە بێتە ئێرە ستافی میس عێراق بێنە ئێرانە هاتنە ئێرە و لێرە قۆناغی یەکەم لێرە مقابلەمان کرد و لێرە سەرکەوتی لە هەولێر بوو. چەند کەس بەشدارە وەکو کوردستانی چەند کچ بەشداریان لە چ شارێکەوە هاتووە؟ کوردستان بەعام زۆر زۆر بەشدارە تقریبی 300 کەس زیاترە وەکو سلێمانی و هەولێر دوو پارێزگای سەرەکی حساب دەکەن هەرچەندە دهۆکش خەڵکی زۆر زۆرە هەڵەبجە هەروە بەڵام وەکو سلێمانی و هەولێر نزیکەی 200 تا 300 کەس بەشداری کردبوو و هەر شارێ و نوێنەرێکی خۆی دەبێت لە هەولێر ئێستانە ئەمنم لە سلێمانی کەسێکی ترە هەر شارە و مەسەلەن محافەزەکان چووکە لەسەر ئاسیاڕاقە کاندیدێکی خۆی دەبێت لە فایناڵ یەک کەس تاجەکە دەبات. ئێستا ئێوە گەشتونەتە مەرحەلەی فایناڵ یاخود قۆناغتانماوە لەگەڵ کیاکە بڕکەیەکەیت؟ وڵاهی کچی زۆر جوان کچی زۆر جوان هەمووتان جوانن. مەرجەکان چییە بۆی کە بگەنە فایناڵ؟ ڕاستی مەرجی زۆر زۆرە شاجوان مەرجی ئەوەی نیە کە تەنیا جوان بێت یان جوانکاری نەکرد بێت مەرجی ڕۆشنبیری زیرەکی پرۆژەکانی کە هەیەی. باشە
جگە لە مەرجەکانی هەم جوانی هەم ئەو مەرجانە یاخود ئەو پرۆژانەی هەیەی تۆ چیت ئامادە کردو؟ بەڵێ پرۆژەکان مەبەستە بەڵێ ئێمە لە هەروەکو لە پرۆگرامی تر لە کەناڵی تر باسمان کرد پرۆژەکانم زیاتر سەبارە بە ژینگەیە کوردستان بەگشتی و هەولێر بە تایبەتی باشە ئایا مەرجی ڕۆشنبیری لەسەر بڕوانامە وەستاوە یاخود لەسەر چ بوارێکی تر وەستاوە کە ئێوە مەرج بێ بەشدار بن؟ ڕاستە مەرجەکانی ڕۆشنبیری هەم لەسەر بڕوانامە ڕاوەستاوە هەم لەسەر ئاستی سەقافی ئەو کاندیدەی کە بەشداری کردووە لە ڕێی چەند پرسیارێک لە ڕێوانە بۆیان دەردەکەوێت کە ئەو کەسە ئاستی سەقافی تا چەندە. باشە چ پرسیارێکیان دەکردی؟ وەڵاهی زۆر بوو پرسیارەکان بەڕاستی ناتوانم ئێستا هەمویان باس بەڵام بەگشتی ئەو پرسیارانەی لێت کرا تا چەند دڵی کردی قەلەقیە کردی پرسیارەکان؟ بەڵێ یەکێک لە ئەندامانی لیژنە تەمان خەڵکی عراق بوو کورد نەبوو پرسیاری ئەوەی کرد جیاوازی کچی کورد و عەرەب وەرە ئەو هەموو جیاوازی لەو باسکە پێ دوایە جیاوازێکی زۆر هەیە؟ وەڵاهی زۆر نییە ڕاستی چونکە تا حەدەک نزیکی هەیە لە بینی کورد و عەرەب لە ڕێی ڕوخسار و ئەو شتانە مادەم پرسیارێکی قورس بۆ بەلاتەوە با منیش بریکەمەوە بۆ نمونە جیاوازێکم پێ بڵێ لە بینی پێشەمووی عەرەب و کشێکی کوردە زمانیان عەرەبیە کورد کووردە بێگومان جیاوازی کورد هەر دەبێت دیار بێت کورد زۆر خوۆنشیرینن و هەروەکو ئینگلیز دەڵێن فرێندلی زۆر باشن لەگەڵ دەوروبەر ڕێز لە میوان دەگرن زۆر میوان دۆستن جایترە کرد کەوینە وەسفی خۆمان زیاترەکەین نە؟ ینی باباسی خۆمان نەکەین زیاتر باباسی خۆمان نەکەین قوربانی باشە ئەو مەرجانەی دیکە چییە کا بەهێبێ بۆ نمونە پێویستەکە زمانێکی تر بزانێت؟ بەڵێ ئەکید جگە لە زمانی خۆت پێویستە بەلایانی کەم زمانێکی تر بزانیت. تۆ چ زمانێکی تر دەزانیت؟ عەرەبیم تا حەدێک ئینگلیزیشم زۆر باشە. زۆر باشە بەهرە ئێستا خۆت ئامادە کردووە بگەیتە فایناڵ یاخۆت چ شتێکی تر ماوە کە قەلەق بیت دوو دڵ بی کە نەتوانی بگەیتەوە ئاستە؟ بەڵێ ڕاستی ئێستا زۆر ینی چالاکیمان دەبێت هەمویان تا حەدێک قەلەقن بە زیانی من زۆر ئاساییم لەبەرەوەی ئەمن کە توانیم مەرحەلەیەک ببڕم ئەکید لە توانای ئەوشمدا دەبێت مەرحەلەیەکی تر ببڕم و فایناڵیشمان بسۆگەرە بەڵام لە کۆتایی ئەوە دیار نییە جەنابی لیژنە دەبێت بڕیار بدا چێ تاجەکە دەبات و برە یەکەمە دەستێنێت. باشە چ کاتێک ئەگاتە مەرحەلەی کۆتایی کە کۆتایی مانگی حەوت ئەو چالاکیانە چین کە بە ئێوەیەکەن یاخود ئەو مەرجانە ئەو کارانەی کە ڕۆژانە ئەوسارە زۆر جوان بکە کردت بەڕاستی چالاکیەکان زۆرە پێش هەموو شتێک دەبی شاجوانەکان هەر هەمویان هوەری ئەتەکەت بخوێنن پرۆتۆکۆل بەشداریکردنی کۆنفرانسەکان شێوازی هەڵسوکەوتەکە هەمووی بخوێنن ئەویش چەند ڕۆژێکی زۆری دەوێت بە ڕۆژ دوو ڕۆژ هەیە فێر نابێت یان پێویستە ینی پەروەردەی ڕۆشنبیر بکرێن. باشە ئەو مەرحەلەی ئێستا ئێوەیتیان چەند کچ بەشداری کردووە؟ هەر یەکێک لە محافەزەکانی عێراق یەک کەس هەر محافەزە یەک کەس دواتر لەسەر ئاستی هەمووان یەک دانیان و شاجوان دەبێتە شاجوانی عێراق و سێ هاوڵی دەبێت. ئەو لیژنەی کە هەڵسەنگاندن بۆ ئێوە کات چۆنە و لەکوێوە هاتوون بەشدارن لە هەموو پارێزگاکانی دیکەوە یاخود تەنها لە ناوچەیەکی دیاریکراوە؟ بە شێوەیەکی گشتی هەوڵیان داوە لیژنە لە هەر شوێنێکی جیاواز لێژنەی ئەندامێکی لێژنە دابنێن ینی کوردیشی تێدا بەڵام بەجددی ینی زۆر زانیاری لەسەر لێژنە نییە چونکە پێویست ناکە کاندیدەکە هەمویان زانیاریان هەبێت لەسەر لیژنە. ڕاستە تا چەند ڕازین لە ئەدای لیژنەکە لە ڕەئی لیژنەکە؟ باوەڕ ناکەم ساڵانی پێشتر وابووبی زۆر قورسە ئارەوڵە ینی ئەوە نیە پرسیارێک و دوو پرسیار بەڕێتکەن دەدا قەچارێکێک بەس پرسیارکردنا بەس ینی تەماشا دەکەم ئیمتیحانە دەکەم بزان تا چەند ئەتوو ئەو ئاستەت هەیە کە بگەیتە فایناڵ شایانی یاخود شایان نیت. باشە هیچ مەرجێکی تیا بووە کە تۆ قورس بێ بەلا تۆ نەتوانی بیکەیت؟ زۆر سوپاس بخوانە خێر هیچ شتێکی تیانە مەرجێکی تیانە کە لەگەڵ کولتوری ئێمەیانە گونجێت؟ بەڕاستی کولتوری ئێمە تا حەدێک ئێستا باشترە کۆمەلگاکەمان زۆر لەگەڵ ئەو شتانە نین هەرچەندە دەکرێت ساڵانە پرۆسەکە دەکرێت بەڵام هەندێک کەس هەیە یان هێشتا هەرفشەی بۆ شتانە دێت. بەهرە ئێستا تۆ کارەکانت چڕ کردوتەوە لەوەی کە بگەیتە مەرحەلەی فایناڵ یاخود پلانی ئەوە داناوە لە پێشتر کە بوویتە شاجوان ئینشەڵڵا ئەو کاتە چیەکەیت؟
هەروەکو باسمان کرد زیاتر پرۆژەکەیمە فۆکسی لەسەر ژینگەیە بەڕاستی چکە ئێستا هۆشیارکردنەوەی خەڵک لەبارەی ژینگە پەروەردەی ژینگە و نیشتیمانی زۆر ئەساسە بەڕای من ئەو کاتە بێت لەسەر ئاستی عێراق ئەو کات لەسەر ئاستی عێراق بە یارمەتی هاوڵەکانی تر هەر کاندیدەی شارێک و ئەم ئیشە بکەن باشە دوایە سەر ژینگەی عێراق لە چه ئاستێکە واگەیشتیتەوەی کە ئەگەر بووی بە شاجوان لەو بوارەیە خزمەتکەی بەڕاستی جاری وهەیە ئینسان کە دێتە دەرێتە مشادەکە ژینگە یان دەبینی هەست پێ دەکا هەندێک کەسەیە لەوان هەر شعور نەکا لەگەڵ ڕێزم هەر زۆر بە ئاسانی دەتوانین پیسیکایان زەرت بە سەوزایی بگەێنێت بەڕاستی شتێکی زۆر ناخۆشە دیقەتمدایە هەیە ئەو شتە هەم لە عێراق هەم لە کوردستان بە پێویستم زانین گرنگی بابەتەکەمان لەسەر ژینگە بیت ئینشاءالله سەرکەوتۆ بیت ئینشاءالله پرۆژەکەش چێتە بواری جێبەجێکردنەوە لێستەوە بای من نخڵانە لێبین کە کچی خۆمان وە کچی هەولێر ببێتە شاجوانی عێراق بەهرە مەرجە کە شاجوان هیچ جوانکاریەکی نەکرد بێت بەڵێ ڕاستی ئەوە مەرجی سەرچیە لەبەرەوەی کە جوانکاریان کردبووی هەمویان دەبنە یەک شکڵ کەم تا زۆر تێدا هەوە لە کاندیدەکان کردویانە بەڵام نانتوانین بەشێکی زۆر باش سەر بکەون باشە ئەی دوای ئەوەش هەر نابێ جوانکاری بەخۆی دەبایە وابە بەس ئێستا نازم هەرچی دەردەچی دوایەوە گۆڕانکارێکی زۆر گۆڕانکاری زۆر دەکەن نامێنای هیچ کەسێکیش بێنم بەڵام بەڕاستی من بە تەمای هیچ جوانکارێک نیم لەبەر ئەوە ناکە زۆر خۆمم پێ جوان بیان باشە کە ئەو کەسەڵ بە شاجوان ئیترە بێت جوانی بێت وایە کە من جوانکاریم کرد و ئەو شتانە ینی من هەروەکو کەسێکی ترم جیاوازێکم نابێت ڕاستە بەهرە چ پەیوەندیەکی ترە هەیە لەگەڵ بۆ نمونە هاوڵەکانە لەگەڵ هاوڕێکانە لەوێ کە بەڵێ ڕاستی ئەو کاندیدانەی کە دێن لەوێندەر یەکتر دەناسن پێویستە هەمویانۆکو هاوڕێ لەگەڵ یەکتر هەڵسوکەوت بکەن نەک بە شێوەیەکی توند کە منیش دەرچوم لە میس ئەربیل یەکەم پۆستی من کرا لە پێیجی میس عێراق بەڕاستی زۆربەی هاوڵەکان پیرۆزباییانی کردن سوپاسیان دەکەم لێرەوە لەگەڵ شاجوانەکانی پێشووتر هیچ پەیوەندێکت هەیە بۆ کوردستان بەڵێ شاجوانی پێشووتر کە سارانەدیم بوو لێرە ئەندامی لێژ نەبوو لە کاستینگی هەولێر بڵە ئەبێت تەمەندتان لە چەند کەمتر نەبێ و لە چەندیش زیاتر نەبێت پێویستە تەمەنمان لە 18 ساڵ کەمتر نەبێت لە 26 زیاتر نەبێت ینی ئایا دیاری کراوە و کەسە تەمەنیش ئەبێتە مەرجێک بۆی کە کامتان نزیکتر بوون بۆ هەڵبژاردنەکە بێتە خاڵی ئەرێنی و گرنگ ئەکید لەبەرەوەی کەسێک کە تەمەنی بچووکتر بێ بەوەش نییە ینی تەمەنت بچوو بێ پرۆژەت پێ نەکرێت بەڵام تا حدێک جیاوازی هەیە لە ئەزمموی ژیان جیاوازی هەیە ئەزمموی کارکردن ئەزمموی ژیان و ئەگەر تەمەنت بچووبی ڕەنگە زۆر ئەزمونت نەبینی بێت یان کاری زۆر باشت پێ نەکرێت بەهرە لەگەڵ شاجوانەکانی خۆمان پەیوەندیت هەیە یاخود هیچ کۆنتاکتێکت هەیە شاجوانی کوردستان بێ ئەوانەی ساڵانی پێشوو بێت ڕاستی کەسیان لە نزیکەوە ناناسم هەروەکو لە سوۆشیال میدیا بینی من هەر ئەوەندە خەونی تۆ بوو کە ببی بە شاجوان لە مناڵیەوە یاخود لە دواترە بڕیاریەوە لە منداڵی ڕەنگە شتانەوان هەر نەدیتبی شارەزاش نەبوو بووین بەڵام پاش تەمەنێک کە بینیمان ئەمەش حەزمانی بچوو عالەمەی خۆمان دەرخێن تا چەند خێزانەکەت هاوکارن بۆ ئەوە ڕاستی ئەگەر ئەوان نەبان ئەمە لێرە نەدەبووم بەڕاستی ئایلەم بابم داکەم هەمویان پشتگیر من بەس بە مەرجێک جوانکاری نەکەم ئەوانیش مەرجیوانێ هەنی دوو لیژ نەتەیەتەوە ئەکید لیژنەی واقعینە لیژنەی ماڵە قورسترە زۆر زۆر مەرجدا دەدێت مەرجەکانی ئەوان چۆنە وەڵی هەمووی لە مەسلحەتی منە بەڕاستی ڕەنگە من درچی پێ نەکەم بەڵام بەجددی هەمووی لەبەر منە شەڵا سەرکەوتۆ بی بێگومان پاڵپشتی ئەوان بۆ خۆی سەپۆرتێکی باشە بێت بۆ تۆ چەند خوشک و بران لە ماڵوانی یەک خوشکم هەیە لەگەڵ دوو برا تەمەند درێژ بن تۆ گەورەترین ینی دووەم دانم زۆر باشە ئێستا ئەزانین کە کەشەکەی گەرمە ئەگەر بگاتە فاینال پێویستەکە بڕۆنە بەخدا یاخود هەر لێرە کارەکانی بەڕێوەچێت لە ڕاستە کە گەیشتینە فاینال پێویستە پرۆسیسەکە لە بەغدا بەڕێوە بچێت کە وەکو پایتەختی عێراقە و گەورەترین شارە لەوێ بەڕێوە دەچێت زۆر باشە ئەو ئامادەکاریانە چییە کە ببیکەن پێشەوەی کە بڕۆنە فاینال بڵێ ئامادەکاریەکانی کاندیدەکان یان ستافی میس عێراق خۆتان کە ئەبێت چه ئامادەکاریە بکە ئێستا ئێمە خەریکین بەڵێ ڕۆژانە سەردانی شارەکانی تر دەکەین
زانیاری وەردەگرین هەروەکو باسم کرد هونەرەکانی ئەتەکێت و پرۆتۆکۆل دەخوێنین شێوازی مامەڵەکردن هەڵس و کەوتکردن تەعامل لەگەڵ خەڵک زۆر باش بەجلی کوردیەوە چی تەوێش بەجلی کوردیەوە ڕسمەکارم نار بەجلی کوردیەوەش بڵاویان کردەوە هەردووچیان هەردوو ڕسمەکە بەنیازیشی و کاتێک کە تاجەکەت وەرگرت هەرجلی کوردی لەبەرکەی ڕاستی کە عەرزەکە دەکرێت هەمویان بەجلی ینی مەسەلەن هەمویان چی پێ دەڵێن نمایش دەکەن هەر کەسە و جلەکان دانراوە پێویستە هەمویان یەک جۆرە جلیان لەبەر بێت ئەگەر ئەو کاتوا بێت ڕەنگە نەتوانم بەڵام بە خۆشحاڵی ئەگەر بتوانم بۆنە منیش ئەوم دەوێت زۆر باشە ئەو باسی پرۆژە و پلانەکانت کرد کە خزمەتکردنی ژینگەیە جگە لەوە چی دیکاکی بۆ کوردستان ڕاستی ژینگە زۆر زۆری دەوێت هەروە ئاسان نییە باشە لەبەرەوەی تو ئەگەر نازناوەکە ببێ یاخود نەیبەی شارێک و دوو شار و ماسۆڵڵا ینی گەڕەکێک و دوو گەڕەکە نیە زۆر زۆرە ینی هەم پاڵپشتی دەوێت سەپۆرتی حکوومەتی دەوێت سەپۆرتی ئەو کەسانێک کە دەتوان یارمەتیمان بدەن ئەوانەی هەموو پێویستە کە توانیمان سەرکەوت بوون بەشێک تا ڕادەیەک ئەو پرۆژەیە بکەین ئیشتاڵە پرۆژەی تریش دەبێت ئیشتاڵە جوانی ڕوخسار خۆی گرنگە و پێویستەکە باشە بەڵام جوانێکی دیکە هەیەەوەی جوانی ناخی خۆتە پێت وایە کە ئێستا خۆت ئامادەی و ئەو جوانی خۆت وات لەیەکە کە پاڵە پێوە بنێت هەنگاوی بەرزتر بنەی بۆ نمونە بەشداری بکەی لە سەر ئاستی وڵاتانی عەرەبی تا دواتریش وەڵە ڕاستی جوانی جگە لە جوانی ڕوخسار کە زۆر زۆر گرنگە جوانی ناخ زۆر زۆر پێویستە مەسەلەن کاندید هەیە دڵی پێ ئەوە دەبی کە کەسێکی هاوڕێ خۆی دەردەچێت نابی وابی ئەتو کە ئەوش هاوڕێی تووە کە دەرچوو دەبی پتی پیرۆزبایشی لێ بکەی ئەسڵان وا جوانترە زۆر باشی شەڵا سەرکەوتووە بی و بۆ هیوایین کە بگەیتە لووتکە و ببیتە شانازی بۆ کوردستان و بۆ عێراق و جیهانی سپاس بەرەخان بۆ هیوایم کە بگەیتە ئەو ئاستە و کە خۆت ئەتەوێت سپاس بۆی کە ئەمڕۆژ میوانی پرۆگرامی ڕۆژ بۆ پرۆگرامەکەتان دەستان خۆش بێت زۆر سپاس بەخێر هاتی دووبارە دوو برای دوانە لە فەڵەستین لە فڕۆکەیەکی کە لە کار کەوتووە ئیکەنە شوێنی سەرچاوەیەک بۆ بژێوی ژیانیان و فڕۆکە لە کارکەوتووەکە گۆڕن بۆ شوێنێکی پڕ جم و جۆڵ و چێشخانەیەکی تایبەتیشی لێ دروست دەکەن ئێستا دەستیان کردو بە نۆژەنکردنەوەی فڕۆکەکە و چاوەڕوانی ئەواکەن کە لە ماوەی چەند هەفتەیەکی دیکە فڕۆکە چێشخانەکەیان یاخود فڕۆکە چێشخانەکەیان کەیتر بووە بە چێشخانەیەکی گەورە بێ ئەوەی لەسەر زەوی بفرێت گەشتەکانی لەگەڵ کڕیاران دەست پێ بکات و هەر لە سەر زەویەکە لە ناو فڕۆکەیەکدا بچیت و نانێک بخۆیت. عەتا و خەمیس کە دوو برای دوانن و تەمەنیان 6 ساڵە لە ناوچەی کوێستانی نابلس دەستیان بە ڕێخستنی پرۆژەیە کردووە کە نۆژەنکردنەوەی فڕۆکەیەکی بۆینگ 707 کە لە ساڵی 1999 ئەم فڕۆکەیان هێناوەتە ناوچەکەیان دوای تێپەڕبوونی 22 ساڵ کار بۆ ئەوە دەکەن کە فڕۆکەکە بگۆڕن بۆ چێشتخانەیەکی تایبەت. جبناها ب 30/7 1999 لە 30 تەموزی ساڵی 1999 هێنامانە ئێرە کە ئەم فڕۆکەیە دەگەڕێتە بۆ سەردەمی دەستپێشی ڕووداوە سیاسیەکانی ساڵی 1920 و هەر لێرە مایەوە و دواتر هەموو ڕێگاکان داخران و پرۆژەکەی ئێمەش بە هەڵپێسێدراوی مایەوە. ئامانجیان لە نوێژەنکردنەوە و دروستکردنی چێشخانێکی تایبەت لە ناو فڕۆکە لە کارکەوتۆکە بەم جۆرە سەرنجی گەشتیاران و سەردانکەرانە کە بۆ خۆیانی ڕابکێشن و سەردانکەران لە کەش و هەوایەکی ڕۆتینی چێشتخانە ئاساییەکان بەرەو کەشێکی جیاواز بڕۆن. ئەم جۆرە چێشتخانەیە لە جۆری خۆی یەکەمین چێشتخانەیە کە لە ناو فڕۆکە دروستکرابێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کاتێک فڕۆکەکەمان هێنایە نابلس کاتژمێر 4 سەر لە بەیانی بوو خەڵکی ناوچەکە کە بەیانی هەستان شۆک ببوون پرسیاریان دەکرد ئەمە چییە چۆن هێنراوەتە ئێرە تەمەشا بکەن چیان هێناوەتە ناو شار. بەو پێی فەڵەستین نەفڕۆکە و نەفڕۆکەخانەی هەیە بۆیە پرۆژەیەکی لەم شێوەیە بۆ خەڵکی ناوچەکە سەرنجڕاکێشە هەر بۆیە ئەم دووبرایە چاوەڕێی ئەوە دەکەن سەردانکارێکی زۆر سەردانی چێشخانەکان بکات و لە فڕۆکەیەک کە نافڕێت بە خواردنی ژەمێک سەردانکەران بە خەیاڵ و هزر بە فڕۆکەکە بفڕن و چێژ لە ساتەکانیان لە خواردنەکانیان و لە خواردنگەکەش وەربگرن.
5 سەدەیە جۆرە خواردنەوەیکی کحولی لە هەندستان با ڕێگە سادە و سەرەتایی دروستەکرێت. بەڵام وەک پێویست ناسراو نییە، بۆیە ئێستا ئەوانەی لە بەرهەمهێنانیدا کارەکەن هەوڵ دەدەن بیکەن بە براندێکی جیهانی. بەڵام جۆرێکی زۆر بەهێزە بۆ ئەو کەسانەی یاخود بۆ کەسانە نابێت کە نەخۆشێکی دڵیان هەبێت یاخود نەخۆشێکی درێژخایانیان هەبێت و ئامادەکردنیشی لە ڕێگەی گوشین و کوڵاندنی سێوی کاجوو وە گوێزی هندیەوەیە دواتر بە دوو کردداری دڵۆپاندن بەرهەم دەهێنرێت. ڕێگەیەکی سەرەتایی دروستکردنی جۆرێکە لە مەیلە ناوچەی کانسۆلیم لە هندستان کرێکارێک باپەیەکانی میوە دەشێلێت بۆی دواتر بیکوڵێنێت و بە کردداری دڵۆپاندنەوە کحوولەکەی بەرهەم بهێنێت کە بە فینی ناسراوە. هەر وەک پەنیری زەرد کە کاتی ویستووە تا خەڵک لە چۆنێتی دروستکردن و تامەکەی ئاشنا بکرێت. فینیش بە هەمان شێوە دەمانەوێت خەڵک لە باشی کوالیتی ئەم جۆرە کحوولە ئاشنا بێت. 5 سەدەیە ئەم جۆرە کحوولە لە هندستان بەم ڕێگەی سادە و سەرەتاییە دروست دەکرێت، بەڵام وەک پێویست براندەکەی ناسراو نییە، بۆیە ئێستا ئەوانەی لە بەرهەمهێنانیدا کار دەکەن هەوڵ دەدەن بیکەن بە براندێکی جیهانی سەرەتاش دەبێت بڕوا بە خەڵکی وڵاتەکەیان بێنن لەسەر خواردنەوەی. فینی شتێکە چۆن پێناسی بکەم نازانم، بەڵام دەتوانم بڵێم هاوشەوەی کۆکاکۆلایە بۆ ئەمریکیەکان. ئەوەی تێبینیم کردووە لێرە خەڵک دوای هەموو ڕۆژێک کە لەسەر کارەگەڕێنەوە ئەچنە یانەیەکی ناوچەکان و پشوو دەدەن و فینی نۆش دەکەن. ئەم جۆرە خواردنەوە کحوولیا زۆر بەهێزە بۆ کەسانە نابێت کە خاوەن دڵێشی لاوازن یان کێشەیەکیان لە دڵیاندا هەیە. ئامادەکردنیشی لە ڕێگەی گوشین و کوڵاندنی سێوی کاجۆ و گوێزی هندیە دواتر بە دوو کردداری دڵۆپاندنەوە بەرهەم دێت کە 3 ڕۆژ دەخایەنێت. کانسۆلیم ناوچەیەکی دڵگیری سەر دەریایە لە هندستان و ساڵانە ملیۆنان گەشتیار لە سەرتاسەری جیهانەوە ڕووتێ دەکەن بە دیمەنی سروشتی و درەخت و سەوزایی بەناوبانگە و چەندین چێشخانە و هۆتێلی ڕازاوی تێدا دروستکراوە. پشیلەیەک یاخود پشیلەیەکی لەسەر یەکێک لە باڵەخانەکانی تۆکیۆی پایتەختی ژاپۆن کە لە ڕێگەی شاشەیەکەوە بە شێوەی سێڕەهەندی دانراوە یاخود بڵێن 3D. ئەو پشیلەیە 3 ڕەنگە و ژاپۆنیەکان خۆشەویستێکی تایبەتیان بۆی هەیە. درێژی ئەو شاشەی کە پشیلەکەی تێدا نمایش کراوە 8.16 مەترە و پانیەکەی 18.96 مەترە. ڕۆژانە لە کاتژمێر 7 بەیانی تا 6 ئێوارە نمایشەکرێت. ئەو هاوڵاتیانەی سەردانی دەکەن وەڵێن یەکەم جارشتێکی لەو جۆرە ببینین ئەو مامۆستایەکی زانکۆشەڵێت زۆر کۆمیدیە خەڵک زۆر سەردانی ئێراکەن. هاوکات یاخود بڵین هەژمارێکی تایبەت بە کات و خشتەی نمایشی پشیلەکە کراوەتەوە و زانیاریەکانی تێدا خراوەتە ڕوو. بۆ وانەی کە فۆبیان هەیە لە ئاژەڵ یاخود بە تایبەت پشیلە ئەوە زەحمەتەکە بتوانن بە شێوەی وێنە یاخود سریدیش بیبینن چونکە ئەوەندە نزیکە لە ڕاستیەوە کە زیاتر ترسیان لا دروستەکە. زۆر جار پرسیارێ واکەین کە ئەبێت لە کاتی وەرزشکردن تەمامک ببەستین ئایا گونجاوە کە بەپێی ئەنجامی توێژینەوەی کە لەلایەن کلینیکی کلیڤلاند ئەنجام دراوە. توێژینەوەکە لەسەر ژمارەیە کەس کراوە کە تێکڕای تەمەنیان 37 ساڵ بووە. بەشداروان بەستەر 3 گروپدا دابەش کراون و بەشێکیشیان دەمامکی ئاساییان لە کاتی وەرزشکردن بەست و بەشێکی دیکەشیان دەمامکی لە پەڕۆ دروستکراویان بەکارهێناو و گروپی سێم هیچ دەمامکێکیان نەبستووە. تێدا دەرکەوتووە بەستنی دەمامک لە کاتی وەرزشکردن و ڕاکردن تووشی ماندوێتی و هیلاکی زیاتر دەکات و پسپۆرانەڵێن هیچ کێشێکی سەلامەتی لە بەکارهێنانی دەمامک لە کاتی وەرزشکردن نییە، بەڵام بەشێک لە وەرزشوانان لە کاتی وەرزشدا بە بەستنی دەمامک نائاسوودەن. هاوکات ئەوانەی کە نەخۆشی دڵ و کێشەی سیەکانیان هەیە لە توێژینەوەکەدا بەشداریان پێ نەکراوە چونکە ئەوان دەبێت بەڕاوێش لەگەڵ پزیشکی پسپۆر وەرزش بکەن. چەند پسپۆرێک لە هۆڵێکی داخراوی فەڕەنسا بە دەسەبەرکردنی کەشوهەوایەکی گونجاو
و ڕادەیەکی شەی باش و تیشکی خۆر دەیان جۆری گوڵ و ڕووەک بەرهەمەهێنن. ساڵانە 8 ملیۆن گوڵ و ڕووەک بەرهەمەهێنن و ساڵ دوای ساڵیش کارەکان فراوانەکەن و بەرهەمەکانیان زیاد دەکات. ژمارەیەک توێژەر و شارەزای بواری کوشت و کاڵی ژینگا هۆڵێکی داخرا و بەڵام کەش و هەوایەکی گونجاویان بۆ دابین کردووە بۆی گوڵ و ڕۆکەکان تێدا بڕوێن و گەشە بکەن. لە هۆڵێکدا ئاستی پلەی گەرما و شێ و کاتەکانی بەرکەوتنی تیشکی خۆر با گوڵەکان دیاری کراوە. شەبەنگی خۆر و کەشوهەوا و ئاستی شەی ژوورەکە بە پێی جۆری گوڵ و ڕووەکەکان ڕێک دەخەین. لەم ژوورەدا پلەی گەرما لە ڕۆژدا 23 پلەیە و تیشکی خۆر 16 بۆ 18 کاتژمێر بەریان دەکەوێت. ئەو گوڵانەی لە پشتی منەوەن گوڵوجیای بۆندارن. شارەزایانی فەڕەنسا 19 چێڵگەی تایبەت بە بەرهەمهێنانی گوڵ و ڕۆکیان لە شێوەی هۆڵێکی داخراودا دامەزراندە و بەپی پلانەکەیان دەبێت تا کۆتایی ساڵ هەموو بەرهەمەکان ئامادە بکرێن و ڕەوانەی بازاڕەکان بکرێن. ساڵ دوای ساڵیش بەرهەمیە و چێڵگا دەستکردانە زیاد دەکات. ئێستا بەردەوام ژمارەی دانیشتوانی جیهان لە گەشەکردندایە. بۆیە پێویستمان بە زیادکردنی ڕێژەی سەوزایی و گوڵ هەیە. دەبێت هاوکێشەکە یەکسان بکەینەوە. پرۆسەکە تەواو تەندروستە، بەشێک لەو گوڵانە هەناردە دەکرێن و بەشێکی دیکەیان لە ناوخۆی وڵاتەکەمان ساغ دەکرێنەوە. شارەزایانی فەڕەنسا بە پشتبەستن بە چەند توێژینەوەیەک چێڵگەیەکی دەستکردیان بۆ ڕواندنی گوڵ و ڕۆکەکان و چەند جۆرێک لە گیانبۆندارەکان دروست کرد. پلەی گەرمی و ئاستی شێ و ماوەی تیشکی خۆر لە هۆڵەکەدا بە سیستەم کراوە و با شێوێکی تەندروست ڕێکراوە. ئەو ڕۆک و گوڵانەی لەو شوێنە بەرهەم دەهێنرێن، قەدەکانیان باریک و گەڵاکانیان سەوزە و با تەواوی گەشە دەکەن. گەورەترین کێڵگەی ستونی و شارستانی بەرهەمهێنانی چەندین جۆری ڕووەک و سەوزەکان کە بۆ خۆراکی ڕۆژانە بەکارهێنرێ بە ڕووناکی تیشکی خۆر لە دانیمارک دروست کراوە. بگرە بە ڕووناک یاخود بڵین جیاواز لە کێڵگەکانی دیکە کە لە دەرەوە کرێ، ئەم کێڵگەیە بە هۆی گڵۆپی لیدەوە، بەهۆی ڕووناکی تیشکی لیدەوە کە بە هەمان شێوەی ئەو سوودەیە کە تیشکی خۆر پێگەێنێ لەم کێڵگەیەدا ئامادە کرا بۆ بەرهەمهێنانی ئەم هەموو خۆراک و سەوزەواتی کە هەیە. وە ساڵانەش زیاتر لە 250 جار لەسەر هەمان شوێن بەروبوومی کشتتوکاڵی بەرهەمبێنن، ئەتوانن کە زیاتر لە کێڵگەیەکی ئاسایی کاری تیا بکەن. و جیاواز لە کێڵگەی گوندەکانی ژێرکەش و هەوا و سروشت کە ئەتوانێت تەنها 15 جار لە ساڵێکە بەرهەمی لێوەربگیرێت، بە تایبەت سەوزەوات چونکە زووتر پێگات و زووتر ئەچنرێتەوە. بەڵام لەم کێڵگەستونیە گەورەیەدا کە لەسەر ئاستی ئەوروپا بە گەورەترین کێڵگەدانراوە، کێڵگەیەکی شارستانیە و هەموو ئاو هەوا و ڕووناکیەکەی بۆ دروست کراوە. بابێکەوە بیبینین. دانیمارک کێڵگەی ستونی و گەورەی پڕ لە بەروبوومی گەشەکرد و دەهێنێتە شار و ناوماڵەکان. لە کۆگایەکی ناوچەی پیشەسازی کۆپنهاگن کرێکاران ڕەفەکان ئامادە دەکەن بۆ شەتڵی ڕووەکی زۆر و جیاواز تا لەژێر ڕۆشناییەکی ئەرخەوانی گڵۆپەلیدەکاندا گەشە بکەن. بەوەش یەکێک لە گەورەترین کێڵگەستونیەکان لە ئەوروپا دەکرێتەوە کە بە گەورەترین کێڵگەی شارستانی لە سەرتاسەری جیهاندا ناو دەبرێت. پسپۆڕانی بواری کوشت و کاڵیش بە ئاسانکاریەکی گەورە بۆ جووتیارانی دەزانن بەهۆی ئەوەی دەتوانن لە ساڵێکدا زیاتر لە 250 جار لەسەر هەمان شوێن بەروبووم بەرهەم بهێنن. ئێمە لەم پرۆژە گەورەیەدا دەیسەڵمێنین کە دەکرێت هەندێک لە بەرهەمی کشتتوکاڵی بگوازرێتەوە بۆ ناو شارەکان، چونکە تایبەتمەندی ئەم کارە و ئەم پیشەسازی ئاسانکاریە کە ئێستا ئێمە تیایدان ئەوەیە کە دەتوانین 250 جار زیاتر لەسەر هەمان شوێن بەروبوومی کشتتوکاڵی بەرهەمبێنین با بەراورد لەگەڵ جوتیارێکی ناو چێڵگە گوندەکان و ئەوەش بەهۆی ئەوەی کە دەتوانین ساڵانە 15 جار ئەم ڕووەکانە بەرهەم بهێنین. ئەو گۆڕانکاریانەی ڕوبەڕووی کەش و هەوا دەبنەوە کاریگەری گەورەی لەسەر بەرهەم و بەروبوومە خۆراکی و کشتتوکاڵیەکان دروست کردووە لە جیهاندا و زۆرێک لە زەویە کشتتوکاڵەکان ڕوبەڕووی سووتان و لە ناوچوون بوونەتەوە بە جۆرێک ناتوانرێت بەرهەمی زۆریان لێ بەدەست بهێنرێت. دۆزینەوەی ڕێگەی دیکە بۆ بەرهەمهێنانی ئەو خۆراکەی کە ڕۆژانە زیاتر لەلایەن هاوڵاتیانەوە داوە و خواستی لەسرە بووەتە پرۆژەی شارستانی. لە ماوەی ڕابردووشدا هەریەک لە وڵاتانی رووسیا و فەڕەنسا هاوشێوەی ئەم کێڵگەیە چەندین جۆری ڕووەک و شەتڵی بەروبووم و خۆراکیەکان بەرهەم دەهێنن.
ئەو خواردنە کە ئێمە لەم چڵکێ سوتنیە بەرهەممان هێناوە بریتێ لە کاهوو جۆرەکانی سەوزا وەک جەرجیر و سپێناغ چەندین جۆری جیا لە دروستکردنی بەرهەمی دیکەدا بەکاردێت دواتر بە شێوەی بازاڕی بە کۆمەڵ ڕەوانەی سوپەرمارکێتەکانی دانیمارکی دەکەین. کێڵگەی ستونی لە دانیمارک 4,339 ڕەفەی هەیە کە لە ژێرتیشکی ڕووناکی لیدایە و بە درێژی 7 کیلۆمەتر ڕێگا ئاوی لەسەر کۆنتڕۆڵ کراوە بە جۆرێک هەموو کارەکان ڕێکخراوە کە کەمترین بڕی کارەبایی بۆ دابین کراوە کە زیاتر لە شەودا بەکاردەهێنرێت و تەواوی کارەباکەشی لە وزەی باوە وەرگیراوە. هۆکارەکانی ساردبوون یان و سڕبوونی پێیەکانیش چییە؟ ئاساییەکە زۆرجار لە وەرزی سەرما و زستانە پێیەکانمان یان هەر بەشێکی جەستە سار بێت چونکەڵی جۆکی ساردە و سەرماتە بێت بەڵام ئاسایی نییە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام پێیەکانی مرۆڤ سار بن بە تایبەت لە وەرزی گەرمادە یاخود لە ئێستا ئەگەر هەستکی قاچە ساردە ئەوە ئاسایی نییە چونکە لەو حاڵەتەدا نیشانەی چەند نەخۆشیێکی مەترسیدارە. دانیڵا دیسبریز کە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی ئێسک و نەشتەرگەری یاڵێ ڕەنگە ڕەخبوونی بۆری خوێنبەرەکان یان شتێک لەو بابەتەیەکێک بێت لە هۆکارەکانی سارد یان سڕبوونی قاچ و پێیەکان. وەجگەرە کێشان و زۆربوونی ڕێژەی چەوری و چوونە تەمەنیشەوە ئەوە خۆی هۆکارێکی دیکەی ڕەخبوونی خوێنبەرەکانن. و ئاماژەی بۆش کردووە کە هۆکارێکی دیکەی یاخود نەک ساردبوون سڕبوونی پێیەکانیش هەیە بۆ نەخۆشی شەکرا ئەگەڕێتەوە چونکە دەبێتە هۆی تێکچوونی هەستە دەمارەکان و ئەشڵێت بوونی کێشەکە لە ڕژێنی دەرەقی هۆکارێکی دیکەیە بۆ سڕبوونی پێ چونکە کێشە لە ڕژێنی دەرەقی ڕوودات ئەبێتە هۆی ئەوەی کە لاوازی سوور خوێن ڕوو بدات ئەو کاتەش پێیەکان سڕ دەبن جگەلەوەی کە پێمان سار دەبێت زۆر جاریش سڕە بێت بەهۆی ئەوەی کە ڕژێنی دەرەقی باشکاری خۆی ناکاتوە بێتە هۆی سڕبوونی ئەو خوێنبەرەکان و خوێنی تەواو ناچێت بۆ پێیەکان. بەشێک لە مرۆڤەکان دوایەوەی کە لە خەو هەستان لە بەیانیاندا هەست بە برسێتی ناکەن و پسپۆڕان پزیشکانی ژەڵێن هەز نەکردن بە برسێتی و پشتگوێخستنی ژەمی بەیانیان بێگومان زیانێکی زۆری تەندروستیە بێت. هەروەها هۆکاری ئەوەی کە هەستکردن بە برسێتی لە بەیانیاندا کەمە بێت ئەو هۆکارانە چین کەوا لەو کەساکات بەم شێوەیە. گۆڕینی بەشێک لە هۆرمۆنەکان بە تایبەت لە شەواندا و خواردنی ژەمێکی قورس لە ئێواران یان شەوان درەنگ و دڵەڕاوکی و خەمۆکی کاریگەری تەواویان لەسەر برسێتی هەیە. لە سەدا هەشتای خانمانی دووگیان ئەو کێشەیان هەیە کە دوای دووگیان بوون لە بەیانیان هەست بە برسێتی ناکەن تا دوای هەفتەی چواردەمینی دووگیان بوونیان ئەو کات دەتوانن ژەمی بەیانیان دەست پێ بکەنەوە. ژمارەیەک لە نەخۆشیە جیاوازەکان دەبنە هۆی ئەوەی هەست بە برسێتی نەکرێت وەجگەلەوە نەخۆشی ڕژێنی پەریزادە کە غودەی پێوترێت و سووری مانگانە هەموو ئەمانە ئارەزوو بۆ خواردن ناهێڵن و زۆر جار ئەو کەسانەی کە ئارەزووی خواردن ناکەن لە بەیانیاندا پێ دەچێت خەوێکی باشیان نەکرد بە خۆت درەنگ هەستا بێتر لە خەو ئەمە ژواکات لە کاتی خۆی دانانی بەیانی نەخۆیت و مەترسی تەندروستیت هەبێت. تەندروستی باشی ئێوە یاخود تەندروستی باشی بینەر و بیسەرەکانمان هەمیشە ئامانجی پرۆگرامی ڕۆژ باشە بۆی هەمیشە تەندروست باش بمێنن بە وزەیەکی زۆرەوە کارەکانتان جێبەجێ بکەن. بەرگە و بابەتەکانی ڕۆژ باشم پێشکەشکردن هەمیشە شاد و کامران بن و ماڵەوە.